سڵاوتان لەبێ بەدانی شادرێز. حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە دەستی کردووە بە بەتایبەتکردنی کەرتە گشتیەکان، دانانی کۆمپانیا بۆ بەڕێوەبردننی ئەو ئەرکانەی کە کاری حکوومەتە بەڕێوەیان بەرێت. هەروەها بە ڕێژەی جۆرا و جوار ئەو کۆمپانیانێ ئەو کارانە بەڕێوە دەبنە شەریک لەگەڵ حکوومەتە بۆ ماوەی چەند ساڵێک. پەروەردە، تەندروستی، کارەبا، لە پێشدا کاری عەریزە نووسین کە بژێوی کۆمەڵێک کەسی لەسەر بوو، لە ئێستاشدا کامێرەکانی هاتوچۆ دەدرێنە کۆمپانیای تایبەت بە ماوەی چەند ساڵ کە لە سەدا هەشتای خێرەکەی بۆ ئەو کۆمپانیانە بێت ئەو ئەرکە دەگرێتە ئەستۆ. گفتوگوی پرسە دەکەین لەگەڵ بەڕێز عەلی حەمەدساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان. کاک عەلی سڵاوت لەبێ، ئەم کاتت باش. ڕاستەوخۆ کاک عەلی لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. کاک عەلی، بە تایبەتکردنی کەرتە گشتیەکان لە کاری عەریزەنووسیەوە دەستی پێکرد و هەموو کەرتەکانی تری گرتووەتەوە. لە ئێستاشدا لە هەوڵی ئەوەدان حکوومەت کە کامێرەکانی هاتوچۆ بدرێتە کەرتی تایبەت و لە 180 خێرەکەی بۆ کۆمپانیاکان بێت. ئەمە چی لێ دەکەوێتەوە؟ بەڵێ، پرسیارەکە چی بوو؟ بەڵێ کاک عەلی، پرسیارەکە چی بوو؟ ئەمە چی لێ دەکەوێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو کەرتە گشتیەکان بە تایبەتەکات عەریزەنووسینی بە تایبەت کردووە و کەرتی پەروەردە، کەرتی کارەبا، کەرتی تەندروستی و لە ئێستاشدا لە هەوڵی ئەوەدایە کە کامێرەکانی هاتوچۆ بکات بە تایبەت. ئەمە چی لێ دەکەوێتەوە؟ ئەمە لە سوودی کێیە؟ ئایا چ سوودێکی بۆ هاوڵاتیانە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، طبعاً کەرتی تایبەتی حەقیقی نەک ئەمەی لە کوردستانە حەزب کۆمەڵێک شت ئەدۆزنەوە بۆ کۆکردنەوەی پارە بۆ کۆمپانیایەکی حزبی یا شەریک لە حزبی. کەرتی تایبەتی حەقیقی لە کوردستان ئەگەر گەشەی بکردایە، ئێستا دۆخی کوردستان شتێکی تر بوو بژانەوەی گەورە لە دۆخی کوردستان ئاهویەکە. بەڵام ئەمەی کە هەیە چ لە خاڵە سنووریەکان من دەیان جار هاوارمان کرد، جوان لێ نەگر هەردوو کەس ڕێیەکەوتن بە پشتیوانی کۆمپانیایشاندانا لە خاڵە سنووریەکان بەبێ ئەوەی هیچ کارێکی ئەو تۆ بکەن ملیۆنان دۆلاریان کۆ کردەوە. پێشتر بۆ نمونە عەریزەنووسی ئیشەکەت بە 3-4 هەزار ڕۆی 42 عایلەی فەقیر بۆ نمونە هەر لە سلێمانی ئیشی عەریزەنووسیان کرد، لا براندرانە کۆمپانیایەک و سعرەکەی چەندین قات زیادی کرد. مەسەلەن وەرگرتنی کرێی تابلۆی بازرگانی، یعنی هیچ نییە، هەر عملیەکە هیچ نییە. تۆ دوکانێک تێ تابلۆیەکی لەسرە، یەکێ دێڵێ چەند مەترە، 3 بە 4 12 مەتر، کەڕەتی 3 بۆ 360 دۆلار. باشە، ئەمە ئەوە نییە بدرێ بکەن. ئەمە هیچ نین. کەرتی تایبەتی حەقیقی ئەوە بوو کە دایان کارگە لە وڵاتە بکەین، پرۆژەی گەشتیاری گەورە بکەین، ڕۆڵی هەبێت لە بژانەوەی حەقیقی ژێرخانیاوە. دوایمینیان بۆ نمونە ئەوەی کە من ماوەیەکە ئیشی لەسەرەکەمەوەیە، یعنی هیچ منطقێک ڕێگە بەوە نادا سزا بدەی بە کەرتی تایبەت کەەوەی هاتوچۆیە. طبعاًەوە زۆر خەتەرە. من بە دڵنیاییەوە ئەڵێم با بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەگەر هیچ شتێک وەکو ئەوە بارگرانی لەسەر خەڵک دروست کرده بوو، یعنی تۆ چ منطقێک تایەمە دراسەمان کردو لەگەڵ کۆمەڵێک شارەزای بواری ئایتیا، هەموو سلێمانی بە سیستەمێکی زۆر باش کۆنترۆڵەکەی کەمتر لە 5 ملیۆن دۆلاری چێچە بە 8 ڕۆژی داهاتی هاتوچۆی سلێمانی حەل یەکەم نەکەوەی کۆمپانیای بێنی بیکەی بە شەریک بۆ 15 ساڵ. باشە، سیستەمەکانیشیان بە شێوەیەک دانەعنی هەر لە ماڵەوە بێیتە دەرەوە مەگەر خوای ناگرێ. چکە بۆ نمونە دوو کامیرەمان هەیە 5 کیلۆمەتریان بین. ئەگەر تۆ لە بینی ئەم دوو کامیرەشە قەرار بێ بە 5 دقە بڕۆی، بەڵام بە 4 دقە و 40 سانیە بڕۆی، ئەڵێ دیارە لە شوێنێکا سەرپێچیت کردووە. ئەیچی بێسە مەسەن 2-3 کامیرەی تیا سلێمانی خەڵک این بۆ چاوی 225 کامیرە. ڕبحی ئەم کۆمپانیا ئەوە نەگەورەیە لەسەر حسابی خەڵک ئامادەی 420 ئۆتۆمبیلیا کڕیوێتی بۆ حکومەت بکرێ. ئەمە جگەلەوەی سعری کامیرە و شتەکانداەوە سعری خەیاڵی نەک حەقیقی. ئەمە هیچ منطقێ لەما نییە ئەمە بدەی بە کۆمپانیای کەرتی تایبەت. و دوو گریمان قەرارەدا بیدەی بە کەرتیان بەکام کێ بڕکێت کو ئەعلانەکەی چێڵەیەکێ نایە باشترین ئۆفەرکە، هیچی بۆ ئەوەی خاڵە سنووریەکانەوە هەموو کۆمپانیا خۆیچی بە کێبرکێ نەدراوە. هەمووی بۆ دەوڵەمەندکردنی چەند کەسێکە، هیچ کارم لەمانەش خۆیان نین. یعنی شخصەکە خۆی نییە، لەگەڵ حزبێکا شەریکە، لەگەڵ موسسەیەکی حزبیا شەریکەوە تانوان. بۆیە ئەمە لە نەتیجا بە زەرەرێکی گەورە بەسەر ئابووری هەرێمی کوردستان هاتووە. بەڵێ کاک عەلی، لە هەموو دنیادا دانانی کامێرەی هاتوچۆ
بۆ کەمکردنەوەی تیژڕەویە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆیە ئایا لێرەش لە هەرێمی کوردستانیش بۆ هەمان مەبەستە؟ ینی با ئێمەمانان دژی دانانی کامیرە نین دژی ئەوە نین خەڵک بەڵام کامیرە دامە کامیرەکانیشان زۆر بچووکۆکو تەڵە دانەی بۆیە یا داودانی لە دنیا لە زۆر شوار پێتڵێ کامیرەکان لەکوێن یارمەتی دەداتوە تیژڕەوی نەکە ینی فەلسەفەی کامێرای هاتوچۆ بۆ کەمکردنەوەی تیژڕەوی و کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆیە نەکۆکردنەوەی پارە بۆ کۆمپانیا نەک ئەوەی بڵێ بەڵاوەرە 420 هەرم بۆ بکڕە بۆ ئەوەی لە پارەی تیژڕەوی وەریکریتەوە ئەمە دژی ئەو مەبدایە ئەمە ئەوەیە سلمێنێکە ئێمە ئیڵێ ئەمە کەرتی تایبەتی حەقیقی نییە کەرتی تایبەتی حەقیقی ئەوەیە سەرمایەکە خاتەگە ڕیسکێکی تایە ڕەبحێکی تایە سیستەمی باد شمولیەکە وە تا دواتر ئەمەی کە هەیە تایبەتی لە خاڵە سەنووریەکانە لە کۆمەڵێک بواری ترا ئەمە بۆ دەوڵەمەندکردنی چەند کەسێکە و هیچ ڕەبتی بە پشتیوانی کەرتی تایبەت و ئاسانکاری کاروباری هاوڵاتیانەوە بە تایبەتکردنی سێکتەرە گشتیەکان هەر بەوە نەوەستاوە خوێندنی باڵاشی گرتووەتەوە کە هەستیارترین سێکتەرە بۆ حکوومەت زۆری زانکۆکان کراون بە تایبەت زۆرینەی بەرپرسەکان لە بۆنەکاندا دەبینرێن کە سەردانی زانکۆ ئەهلی و تایبەتەکانەکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر لە ئەو شارانەدا کە زانکۆی تایبەت کراوەتەوە بەرپرسەکان سەردانیەکان زانکۆی حکومیش هەیە کە ئەناڵێنن بەدەست کەم و کورتیەوە زۆرەها کەم و کوڕیان هەیە ئایا ئەمە دەسە بۆ ئەوەی کە هاوڵاتیان لە خوێندنی حکومی لە خوێندنی باڵا لە زانکۆ حکومیەکان بێنە دەرەوە و ناچار بکرێن کە بچنە خوێندنە ئەهلیەکان بە دڵنیایی ئەوەمەی تۆی لێ ڕاستە هەرچەندە ئەوەی زانکۆ تا ڕادەیەک زانکۆکان تابخانەکان تا ڕادەیەکی زۆر بەراورد ناکرێ بە مەسەن بۆ نمونەمەی هاتوچۆ چونکە ئەمە ناچاری 100% ناچاری هیچ حەلت نییە ئەڕۆیتە دەرەوە کامیرەت گرێ ئەبێ لە 180 پارەکەی دەی بچێ بۆ کۆمپانیا تا و کاتێک خۆی دەرەکات و دوایش عەکسە بەڵام ئێستا بۆ نمونە زانکۆی سەلاحەدین زانکۆی سلێمانی زانکۆی سۆران ئەمانە لە زۆربەی هەرە زۆری زانکۆ ئەهلیەکان باشتر ئەمە تۆ کێ بڕکێ دیوی دووەمی ئەم قسەی تۆ چۆن ڕاستە مەم شێوەیە ئەو هیتیماتماتەی سەرۆکی حکوومەت بە زانکۆی ئەمریکی دۆکێدا کەی خۆیان ئەمەی بە زانکۆی سەلاحەدین داوە کە ئەتوانین بڵێن زانکۆی سەرەکی ئەساسی و گەورەترین زانکۆیە لە هەرێمی کوردستانە خۆیانە کاک عەلییان وەڵا بەی خۆیان ئەویان بەی خۆیان نێزانن بابەتەکە ئەوە نییە مربەح بێ یا مربەح نەبێ بۆ ئەوە چکەشتی زۆر لەوە گەورەتر هەیە ینی ئەوە بەراورد ناکرێت بەلەوە بەراورد ناکرێت بە زەوی نا بابەتەکە ئەوە نییە هەستەکەی ئەمە ئاو چۆنەوە بەی خۆیە زانێت تۆ بە بناڵی خۆیە زانێ بە ماڵی خۆیە زانێ بەوەیە زانێ بەڵام وارە یعنی چەند مەراسیمی گەورە بە ناوی زانکۆی سەلاحەدین و لە زانکۆی سەلاحەدین ئەی چەند بە ناوی زانکۆی کوردستانەوە کراوە هەولێر چەند بە ناوی زانکۆی ئەمریکی لە دۆ کراوە چەند بە ناوی زانکۆی ئەمریکی لەسەر من ناڵێم با زانکۆی ئەمریکی لە دۆکی شەبێ بە حەزەکەم لە هەرچەندە لە مستەوای زانکۆ نێودەوڵەتیەکانە نین ینی کێبرکیەکان دیارن بەڵام ینی بۆ ئەوەی خەڵک ئەهوەنتر بڕوانێت ئەلێرەکەکە بوو بەیەک بەم زانکۆ حکومیان نەدا زانکۆکان بابەتێکی ترە بەڵام ئەمەی کە لە هەندێ بوارایکە بۆ کۆی وتم کری تابلۆی بازرگانی و کۆکردنەوەی پارەی خاشاک و ئەمە هەمووی دراوە بە کەرتی تایبەت کۆمپانیای خاڵە سنووریەکان و ئێستا ینی ترسێ ئێستا ئەوەتانێ کامێرەی هاتوچۆ لە بری حکومەت کۆمپانیایەک دایانێ وەڵێ 53 ملیارە و 420 ئۆتۆمبیل بە دیاریەکردم و ئەبێ لە ئەمانە مخاوفاتە بۆ دروستەکە سبەی نیە ترسیم دامی کەرتی پەروەردەی حکومی بەرەبەرە کەم بێتەوە مەکتەبە حکومیەکان خەڵک ناچار بێ بڕوا بۆ مەکتەبە ئەهلیەکان وەک چۆن ئێستا بەدەگمەن وای هاتووە ینی خەڵک زۆربەی ڕۆ بۆ خستەخانە ئەهلیەکان وانە سەرەکە لە خستەخانە حکومیەکان زۆر قەرە باڵەختن ینی ئەگەر وای لێ بێت و نظامێکی تەمینی حیاتیش نەبێت لە کوردستانە ئەوەی فەقیری ینی وێرانە بێت
بەڵێ کاک علی زۆرکردنی ئەمە و باج و خراجە لەسەر هاوڵاتیان وە لە کاتێکا کە بە ئێستاشەوە کە موچە ڕاستە بە تەواوەتی ئەدرێ بەڵام لە کاتی خۆیان نایگرێت و زەمان نییە کە مانگی داهاتوو ئایا موچە ئەدرێت یان نادرێت ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان سوود لەم باج و خراجە وەربگرێت بۆ پێدانی موچە کێشە گەورەکە لە باجا چییە؟ ینی ئێمەمانە نەزانین میسالینین بڵین باج هەر نابێ باج لە دنیا هەیە ینی هەر وڵاتی سیستەمی باجی نەبێ وڵاتێکی هینانی کێشەی تایە بەڵام باجە بێ عەدالەتی تیان باج لە دنیا بەپێی دەخلە مەسەلەن دڵنیا بنم دڵنیان دڵنیا کارگە هەیە 5 ملیۆن دلار داهاتی مانگانێت لە بوارەکانی بۆ نمونە چیمەندوو ئاسن باج نادا بەڵام معمەلی لوقمەقازی معمەلی لوقمەقازی هینێکە منجەڵێک و کەمێ ڕۆنە وەچی ئەبێ باج بدە باشە نانەوەخانە باجەدا بەڵام بۆرینەوت باج نادا شەریکاتی ئەنتەرنێت باج نادا آخر ئەنتەرنێت داهاتی زۆر زۆرە هیچ ماڵی نییە کرێکی ئەنتەرنێت دەبێت یا باجی کەوتۆ نادا بەڵام پسکیت فرۆشە بێ باجدا کۆمپانیەکانی بواری نەوت باج نادەن بەڵام ئاسنگەرێک پیشەوەرێکە ئیشی هەیە یانیەتێ بێ باجدا ناعەدالەتی گەورە لە سیستەمی باجە یعنی کۆمپانیا هەیە لە کوردستانە من دراسەم کردووە کە لە پاڵاوگەی نەوت پاڵاوگەی نەوت معقولە پاڵاوگەی نەوت باج نەدا بەڵام باجی دنیا بخەیتە سەر بەڵسی خانەکە تۆ سەیری و فەرقە ئەساسەکە نەیدا لاوەکەکرد کۆمپانیا هەیە دراسەمان کردووە کە لە بواری بۆری نەوت پاڵاوگەی نەوت معمەلەکانی چیمەنتۆ کارەبا و تا دواتر ساڵانە داهاتی سەروی 500 ملیۆن دلار زیاتر باجێکی و تۆ نادا کە شایانی باس بێ بەڵام هاوڵاتیەکی ئاسایی ئێستا طبعاً زەختەکان زیادی کردووە خەریکە سەغڵەتە بێ بەدەست باجەوە کێشەی ئێمە لە باجا ئەم ناعەدالەتیە ئەگەر نا هاوڵاتیەک مانگانە 3 ملیۆن دینار داهاتێتی 100,000 بە باج لێ وەرەگریت ئەبینێ ئەوەشی 100 ملیۆن دلار داهاتێتی 2 ملیۆن باجی داوە لای ئاساییە بێ بۆ لە کۆی گشتی ئەم باج و خراجش لە جادەیە بینێتەوە لە کارەبا بینێتەوە لە خەدەماتا بینێتەوە دای من دڵنیام خەڵکی کوردستان تێگەشتنیان هەیە بۆ دۆخکە گەر عەدالەت و دادپەروەری تیا بێت پارەکە لە خزمەتی گشتی شاسن بەڵام تۆ هەموو ڕۆژێک لەسەر ئەوانەی کە دەخلیان مەحدودە باز دەی بەڵام مەسەڵەن یەک نمونەی بەسیطە نەک باج گومرگی شوایە لە کوردستانە ئارد کە خواردنێکی ئەساسیەوە بۆ نانەوەخان و بازرگانی گومرگی بۆ دەوڵەتە و گومرگە بەڵام مەشروب و جگەرە کە لە دنیا سیستەمە ئەمە زۆرترین گومرگیان سەر نایدە طبعاً ئەمە لە لایەندا بە تەفسیل بەڕاپۆرت کێشەکە ئەم نادادپەروەریەیە لە کوردستان ئەگەر نا ئەوە نییە بڵین نابێ هیچ کەسێک باج بدا بەڵام تۆ لە گەورەکە نادەی ئەخر ڕەواش نییە ئەم زەختە لە بچووکەکە بکەیت بەڵێ کاک عەلی سەبارەت بە داهاتی خاڵە و کۆمپانیایەکی زۆر لە خاڵە سنووریەکان دانراوە بۆ وەرگرتنی باج ئایا ئەماش هەر زەختێکی دیکە نییە بۆ سەر هاوڵاتیان جا ئەمە سەری خواردن وەڵا سەری ئەوانیش نەخوارد خوان هیچیان لێ نەقەومەوە سەری سلێمانی خوارد سەری خەڵکی خوارد چۆن من 3 ساڵە هاوارەکەم کاک ئەم هەموو کۆمپانیای دانێ کۆمپانیایەک بە ناوی تاقیم $10 لەولاوە سۆنەر $25 لەولاوە $20 لەولاوە 100 تا $500 بە ناوی کوالێتی کۆنترۆڵ و پشکنین لەولاوە بە ناوی قەپان لەولاوە بە ناوی تەسریحاتی گومرگی کە ئەمە هەموو ئیشی دەوڵەتە ویسنی کردوتە لە نەتیجە ئەم بازرگانە بە دوای ڕێگەیەکی تراگەڕێ بۆی ئەم پارە نەدا ئێستا زۆرێکیان ڕێگەترەکەیان دۆزیوەتەوە لە بری ئەوەی لە پەرێزخان و ئەم پارە زۆرە بە ئەڕوان لە منزلیەوە ئەیێنێت 15 کیلۆمەتر ئەولات بەڵام کێشکە ئەوەی ئەمانە هەر ئەوەی لایەن گرنگە کۆمپانیەکانی خۆیان جارێ چیان دەسەکرد ئەگەر نا خۆ بڵاو بووە کاکەڵێ جاران 1000 ئۆتۆمبیل ئاهات ڕۆژان نزیکەی ملیارێ دینار داهات لە پەرێزخان ئێستا هاتێ بۆ 200 بۆ 300 ئەمەیە ئەمە تەسیری لە چی کردووە لە داهاتی سلێمانی کرد کە تەسیر لە داهاتی سلێمانیەکە چی ڕووەدا دووسێ گرفتی گەورە پارتی ئەڵێ یا ئیدارەی هەولێر و دووەکەڵێ تۆ بۆ موچە چەند بی ئەوەی تۆ لە 143 منش لە 150 واتە موچە بەپێی داهات نییە 43 بە 50 ئەمە بەشی ئەو پارێکە بۆ موچەیەکەم بۆ لە موچە خۆرا پارەیەکی تر هەموو ئەو پرۆژانێک کە سەرۆکی حکوومەتی هەرچی قەراری لێدا ئەبێت لە داهاتی سلێمانی داهاتەکە تووشێ و شەلەلە بوو بۆی کۆمپانیەکانی ئەم برادرانەوە بۆ نمونە 100 مەترەکەی سلێمانی
نزیکەی لە 150 تەواو بوو بەڵام لە 102 پارەی بۆ سەرف کراوە چکە بێت لە داهات بێ داهاتیش نییە ئەوەی کاڵێ لە سلێمانی دەرمان نییە بۆ دەرمان نیە لەبەرەوەی بێت لە داهاتی سلێمانی بێ داهاتیش نییە نەتیجەی ئەم کۆمپانیانەی کە من باسم کرد خۆ حەزب کورە باکیانی ئەوانە ملیۆنێرن حەزیان لە عەرزێ بێبن ئەوە خەڵکەکا بە قوربانی خەڵکەکا بە قوربانی بە دوای ڕێی بەدیلی بەڵێ کاک عەلی حکوومەت ئەم هەموو بارگرانی دروست کردووە باج و خراجێکی زۆر لەسەر هاوڵاتیانە موچە لە کاتی خۆیدا ئەگەر بدرێت لە کاتی خۆیدا نادرێت و هاوڵاتیان زمانی ئەوە ناکەن کە سەری مانگ موچە لە کاتی خۆیان وەربگرن جگە لەوەی کە زۆرینەی سێکتەرەکان کراون بە تایبەت دامەزراندن نییە بۆ دەرچوانی زانکۆکان لەگەڵ ئەوەشدا گەنجان کە هەوڵی چوونە دەرەوە ئاەن کە سەختترین ڕێگا ئەگەر نەبەر بۆ ئەوەی کە بگەن بە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان و بۆ ئەوەی کە ژیانێکی ئاسایی بژین لێرە دوور بکەونەوە بەڵام حکوومەت تاکە لێجوانی ئەوەیە کە لایەنێک یان گروپێک یان دەستەیەک بە هۆکاری کۆچکردنی ئەو گەنجانە ئەزانێت ئایا ئەمە ڕاستە ئایا حکوومەت هۆکار نییە؟ بەدڵنیاییەوە یەکێ لە مشکیلەکانی حکومڕانی ئێستاەوە مکابینە بە تایبەتەوەی ئەترا بۆ نەکە هیچ هەڵەیەکی یعنی مەسەن بۆ نمونە هەر زۆر بەبەسیتی بیر لەوە ناکاتەوە بۆ پەروێزخان لە بۆ نمونە لە 1000 بار هەڵگری ڕۆژانەوە هات بۆ 300 بۆ داهاتی ناوخۆ کەمە بێت یعنی من دراسەی وردم کردووە کە داهاتی ناوخۆ چەند کەم بووەتەوە هیچ کەسێکی عاقڵ کە طبعاً کەم بووەتەوە ئەوەیە کە ئەڵێم یێتە خەزێلەی من قسەم لەسەر ئەوەیە کە یێتە خەزێلەی دارایی باوەڕ بەوەیە کە لە مانگی دوو بۆ ئێستا داهاتی ناوخۆ لە 154 کەمی کردوێت هیچ کەسێکی عاقڵ باوەڕ بەماکات ئێ باشە گریمان ڕاست طبعاً ئەو ڕقەمانەی دێتە وەزارەتی دارایی ئەو نەکەبیت گریمان ئەمە ڕاستە و هیچ گەندەڵێکیانە نابێت دراسە بکەی بۆ ئایدیاتوە کێشکەوەی دان بە هیچ کەم و کورتێکی خۆیان نانێ نابێت دراسەکەی کاکە وەڵڵا لە سلێمانی لە هەولێری بەبێ شەراکەتی ئەوان هیچ کەسێ پرۆژێکی نیشتە جێبوون وەرنا وایە خۆی مەزانین چۆنە بێ سەری بۆ هیچ کەس توانێت ئیشێ بکە و ئەو قۆرخکاری ئێستا هەیە هەرگیز 10 ساڵ پێشێسەنەوە هەرگیز 500 ساڵ پێشێسە وەک چۆن کۆمپانیای مەرجەکان هەمووی خۆیانن زەویەکانە بێ هەمووی بەدەست خۆیانەوە بوون کۆمپانیای خەدەماتی نەوتی هەمووی خۆیانە بانقە بێ هەمووی خۆیان بێ ڕوونە تۆ ئەم قۆرخکاری نایدان بەما بێ کێشەیە خۆ کێشەکەەوە نییە بەڵێ ئەڵێ کەس برسی نییە لە کوردستانە خۆ کێشەکەەوە نییە نانێک نەبێ کێشەکەەوەی نەعەدالەتیە بینێ کوڕی بەرپرس باشکراڵە من پاڵاوگەی نەوتمەی و تەمەنی 16 ساڵە ئەمە تووشی بێ و بێدی دەکا ئێمە لە هەولێری نەزانی زەوێ نایابەکانی ئەم شارامووی بۆ کێ و چۆن ئەوەی سلێمانی شەزان تۆ بە عەلەنی ئافرەتێکی جوانێنی ئەم 500 دەفتەری بۆی بە سیارێک و 30 دەفتەرەی بۆ یەکێکی تر ئەمە لێکەوتەیە بێت یعنی کێشەی وڵاتی ئێمە نەعەدالەتیە ئەگەر یەک نان هەبێت یەکی پاروێ بە عەدالەت خۆی خەڵک بەرگەی ئەمە ئەگرێت بەڵام کێشەکە ئەوەیە کۆمەڵێک ببن بە خاوەنی مەڵتی ملیۆنێر ئەو گەنجش کە زانکۆی تەواو کردووە ئەو گەنجش ئیمکانیەتی زۆری هەیە دەرفەتێکی کاری نەبێت کێشەکە نەعەدالەتیە تەنیاوە نییە بڵێ برسێتی کێشەی دادگا بێ بەدەست حزبەوە سوپا بێ بەدەست حزبەوە بازاڕە بێ بەدەست حزبەوە بزنسە بێ بەدەست کوڕی مەسوولەوە بێ تەنان کچە مۆدێلەکان ئەوان بە ئارەزوی خۆیان بۆچیان ویست سیارە بکەن بۆچیان ویست ئەوە بکەن باش ینی نەتیجەکەی چییە؟ نەتیجەکەی بێ ئومێدیە بەڵێ کاگەلی حکوومەت کەی دێتە جواب سەبارەت بەم هەموو نەعەدالەتی دەکرێت سەبارەت بە کۆچی گەنجانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوە تا لە دوێنێ لە لایڤی میوزیک لە ببورە لە لایڤی فەیسبووکە هاوڵاتیەک خۆی دەکوژێت کە هاوڕێکەی ئەمڕۆ باسی ئەوەی کردووە ئەڵێ 6 مانگە بۆ کار ئەگەڕێت کاری دەست نەکەوتووە مناڵی هەیە مناڵەکانی برسین بۆیە خۆی کوشتووە هەر ئەمڕۆ لە شاری هەولێر لەو شاری کە زۆرینەی بەرپرسانی تایە لەسەر 25,000 دینار هاوڵاتیەکی تری کوشتووە گەنجە کوژراوە حکوومەت کەی دێتە هەولێر بە تەواتی دوو بەشەیە هەولێر بە تەواتی دوو بەشە بەشێکی ئەوەیە کە بەرپرسەکان زۆر خۆشەژین بڕۆ بەو منتیقەوەی زۆنی زێڕی پێڵێن طبعاً ئەو منەت نییە بەسەر خەڵکی هەولێرا بیکەن ها ئەوە زەویە دایانە بە کۆمپانیەکانی خۆیان بەس ئەو زەویە بەبێەوە هیچ پارەی تیا سەر بکەن نزیکەی 7 میلیارد دۆلاریان تیا دەست کەوتووە
شقە و کۆشکی تیاکەن و بەگرانەی فرۆشتەوە یعنی ئەوە نییە ڕسمەکەی بڵاوەکەنەوەکو ئینجازێکی زۆر گەورە پێشکەشی بە خەڵکیاکردەوە پاریان پێپیاکردەوە پاریان یا سەرف نەکرد بە دیوێکی تریشی ئەوەیە کە پارە پێیان ناکە سێتاقان و منتیقە شعبیەکانی ترە ئەمە نەتیجێ و دابەشبوونێکی گەورەی کۆمەڵایەتی لە هەولێرە هەیە بە تەواوەتی دابەشی بووە بەشێکی وەکو ئەوروپاشی بەشێکی تریشی لە دۆخێکی زۆر خراپە ئەمەی کاڵم بە قسە توانی بە عملی بە سیارەیەک شەو بڕۆی هەردووکیان ببینی حی عسکەری ببینی تعجیل ببینی سێتاقان ببینی سەیداوا ببینی هەمووی ببین وە بیشڵی بۆ زۆنی زێڕ و زۆنی ئاڵتون و ئەو پرۆژە جوانانەی خۆیان کردویانە لە پشت پارک و بە سەر سەوزایەکانی پارکان ڕوانی ئەوانە هەموو ئەوانش لە هەر وڵاتێکە نائەدالەتی بە دۆخە بوو یەکێ لە پڕ گەورە بێزەویەکی پێدەی زەویەکە لەگەڵ یەکی کارڕێکە 20 میلیۆن دلار قازانجەکە یەکێکی دەرفەتی کاری نییە و خۆیە کوژێت ئەمە دروست کێشەکە چییە؟ کێشەکەی حکوومەت ئەوەیە دان بەمانان ینی بە درێژایی ئەم ئاستەی کۆچ یەک بەرپرسی حکوومەتی بڵێ کەم و کورتیە لە حکوومەتە هەیە و خەتای ئێمەیە چاکەکەین کەکە لە وڵاتێکە بەرپرسەکانی قاچاقچێتی بکەن خۆ چیە مێنێتەوە ینی جگەری بەست و بێنن یەلکەی ئەکسپایر بێنن من لەم ڕۆژانە چیرۆکەم بڵاو یەلکەیەکی ئەکسپایر لە تورکیاوێنیت لە ئێرانەوە بە قاچاق داخڵیەکەی ئەکسپایر بۆ هیچی نەماوە تاریخی دەی مانگی لێ دەی هەشتی بانگی خیتە بازارەوە بەرپرسەکان ئاوا بەسەر میلەتی خۆیانەوە کەن بەسەر دەرمانەوە بازرگانی کەن بەسەر نەوتەوە بازرگانی کەن بەسەر زەویەوە بازرگانی کەن بەسەر کەرامەتی تاکی کوردەوە بەسەر هەموو شتێک نەتیجەکەی ئەمە دەرەچەیان وناشي شابنو عذابي روحي خلقي بيه يعني اعلاني باشكران بنياني نايكن باشكراي يسال هر گنجێکی کەمێ وریای هەولێر بپرسی ئەڵێ ئەم پرۆژەی فلانە ئەوانی فلانە ئەوانی فلانە پێتەڵێ چکە بە عەلەنیە شتەکان ئەوان عەلەنیە بە عەلەنی ئەڵێن پاڵاوگەی نەوتەی منە بە عەلەنی لەگەڵ کچە مۆدێلەکانە دەرەکەون یعنی اینیان دوای کچە مۆدێلیش ئەڵێن هین جی کلاسێکم بادێ بۆ هات باید 50 دەفتەرە ئێمە گەنج یعنی خەفەتی لێخوا تووشی بەریەکەوتن نەبێت تووشی ڕقە بێت تووشی کاردانەوەی بێت ئەڵێ ئەگەر نیشتیمان پەروەری ئەمەیە شەدوو من نامێت کاغەلی ڕۆڵی پەرلەمان چیە لێرەیە؟ پەرلەمان هیچ ڕۆڵێکی خۆی هەستاوە؟ نا پەرلەمان هیچ ڕۆڵێکی ئەوتۆی نییە پەرلەمان بەداخەوە دەستەی سەرۆکایەتی و واقعی کەتیایەتی بە تێکرا هیچ کاریگەریەکیان بەسەر دەسڵاتی جێبەجێکردنەوە نیە هەر لەسەر ئاستە حزبیەکەش دەسڵاتی جێبەجێکردن مەسئولیانە و دەسڵاتیانە بەشێکیان لەوانەیە هەموو تەمەنایانەوە بێ لەگەڵ سەرۆکایەتی حکوومەتە دەرکەوت لە مەڕاستی نیە چ جای ئەوەی بتوانێت لێ پێچینەوەی لێ بکات لێ پرسینەوەی بۆ بکە ئەوەیە جوودە شەخسیەکانە ئینسان لێرە لەوێ بە دوادا چوونەکە هەوڵەکدا ڕێی عام دروستکە هەوڵەدا لۆبیە بکە بۆ ئەوەی بگا بە بەشت کاگەلی ئەمە لە کۆتاییە سەر ناکێشە بۆ ئەوەی جارێکی دیکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێنەوە سەر شەقام و وەک ساڵانی ڕابردوو خۆپشاندان دروست بێتەوە لەم لەحزا یەکێتی و پارتی پێیان وایە بەدیلیان نییە بۆیە دەست بۆ ئەمانە پێیان وایە بەدیلیان نییە ئەو کاتەی گۆڕان بەقوت بوو هەرگیز زەمانەی ئێستا بە تایبەتی 2012 13 کاریگەر بوو بۆیە من بە بەردەوامی ئێڵێم ئەمە نەتیجەی ئەم ئەزمونەیە کە تایە لە 2009 تا ئێستا بۆ ئەوەی دۆخی کوردستان خراپتر نەبێ ئەم زوڵم و فەساد و نەعەدالەتی زیاتر نەبێ ئێمە ئۆپۆزیسیۆنێکی جددی عەقڵانی ئازای ڕادیکاڵمان پێویستە کە بزنس و بۆەوە نەبێ زەفشاری جددی هەبێ لۆبی جددی بکە لە ئاستی نێودەوڵەتیشا بتوانێت کاریگەری دروستکە ئەوە دروستترین ڕێگەیە بۆ ئەوەی فشاری لە دەسەڵات بڵێ لە ئێستادا دروستبوونی هێزی نوێ ئەو کاریگەری ئەبێت مەرج نییە حەزبی نوێ بێت توانی فۆرمی نوێ بدۆزرێتەوە توانی جەبهەی نوێ دروستکرێ توانینی دۆ دروستکە ئەگەر نا لە منی وەرگێ ئەم دۆخەوا بەردەوام بێت زوڵم و ستەمی دەسەڵاتداران زۆر زیاترەکە ئاخیرەکەی ئەو بێمنەتیە کە بگا بەوە تۆ کامیرەی تیژڕەوی سزایە سزا پێوا بێ ئاسایی عەقدێ بکە و کێ و کێ شەریکن و بدێ بە کەرتی تایبەت ئەمە نیشانەیەوەی پێیان وایە کەسێ نییە پێیان بڵێ بۆستا
کەسێ نییە بتوانێت ڕێی عامیان بەرامبەر دروستکە کەسێ نییە بتوانێت دنیای دەروان بە تەواتی لەسەر تێبگەێنێک ئامانە چ حکومڕانی چ بەڵێ کاک عەلی ئەمە تاکەی بەردەوامە بێت ئایا پەرلەمان بۆ جۆرە کە باست کردووە ئەبێ ئەو هێزە جدیە دروست بێت جا حزبی ناوەنی هێزی ناوەنی جەبهەی ناوەنی ئەبێ ئەوە دروست بێ خەڵکی کوردستان قەناعەتیان پێ بکەن لە دەوریان کۆ ببنەوە ئەوانیش نەچن بزنس و بازرگانی بە دەنگی خەڵکەوە بکەن بەڵکو فۆرمەلەیکەن ڕێکی خەنەوە بۆ مەشروعێکی سیاسی دروست ئەو کاتە کاریگەری دروست کە ئەگەر نا ئەم پەرلەمانە بەم فۆرمەی ئێستا بەقەدەر دەستگایەکی میدیایی پیشەی سنجین کاریگەری سەبارەت بە بزوتنەوەی گۆڕان چی دەڵێیت کاگەلی وڵی من ئاگام لە قەراراتیان نیە ساڵ و نیوەک زیاترە ئاگاداری قەراراتم نە بەنیازم چییە نە ئاگام لێ چیەکەن هیوادارم مراجعەیەکی خۆیان بکەنەوە تەجروبەیە خۆشیان هەمووی تەجروبەیە ینی بۆ ئینسانێک هەموو ڕێکەوتنی لەگەڵ پارتی یەکێتیان فەشەلێنێ یەکێتی پارتی هیچ ڕێکەوتنی جێبەجێ ناکەن ئەیانەوێت تۆ بکەن بە پاشکۆی خۆیان بە شتێکی کەم ڕازی بکەن جا پارەیە مەشروعات چی بێ لە نەتیجا بتوێنەوە هیوادارم ئەمە گەشت بێت ئێمەمانان گۆڕانمان خۆش وستویانی سەر دەبێ ئامادە بوون حیاتی لەبێتەوەدانێ کۆمەڵێک بابەتی تر پەیوەندی بە ڕەتی کۆمپانیای وشە و گردەکە و چی و گۆڕانوێ ئەوانە حەلکرێ و قەراراتانە بدرێ بەڵام بەڕاستگۆیی بدرێیان مەسەر بۆ نمە قەرار درێ لەم قۆناغانە من ناسم هیچ حکومڕانی اتفاقی خۆ لەگەڵ پارتی پێشێتی کۆمەڵێک شتی گرنگ بدرێت ئەتوانن بەڵام ئایدن باوەڕکە ئاگام لێ من ساڵ و نیوەکە بێ ئاگام لێ نیە و نەبەشداری بانگەشە بژاردنیشم کردووە و لەبەر ئەوەی منەمە یەک شت لێرا من طبعا مفاوەزاتی یەکەم و دووەم نەبوو لە دوای سێم مفاوەزات تا حوتەم کۆبوونەوەی مفاوەزات لەگەڵ پارتیە کە چوومەوەی ئێسەی ڕەن لە کۆبوونەوەکان ئەوتومە بە هەمویانەوە بە سەرۆکی هاتینەوە بۆ کۆبوونەوەی جوات بە حەزوری هەمویان وتم کاکە باش ئەو خاڵانەی ویسمان لە اتفاقکا بە کاغەز جێبەجێ زۆر زۆر باش ئێگەر جێبەجێیان نەکرد وتیان شەشمان وتم ئێگەر هەر جێبەجێیان نەکرد وتیان ساڵی دوای مووقیف دوای ساڵی یەکەمی حکومەت من ڕۆشتمەوە بۆ لە کۆبوونەوەی جواتە قسەکانم کردو ئەمووی شاهیدی وە دوو بە دوو سێ بە سێش دانیشتووی پێ و کاتی هەڵوێستە و ئەمە سێرەکەمەوان پێیان وایە من نەزانم کاتی هەڵوێستە چکە من وعدم بە خەڵکدا وتم ئەگەر لە ماوەی ساڵێکە ئەم ڕێکەوتنە جێبەجێ نەبوو هەڵوێستمانە بێت منەمێ ساحێبی وعدی خۆم داوای هەڵوێستم کرد بە قسەم نەکرا و زۆر شتی تریش کە ئەخلاقیە من هەرگیز لەوانە نیم حەزکەم بابەتی ناوخۆی حزب بڵاو بێت ئەگەر لەو حەز بەشان نەبێت یا ئەگەر ناکۆکیش بم کە زانیم قەرار نادەن وەکو خۆم لە سەرۆک فراکسیۆنی پیشامەوە زۆر زەخت کرا کە ئیمزای پرسانی سەرۆکی حکومەت دەکەم تاوە ئەندازەی پیانوتم استیقالەکە لە پەرلەمان ئیمزای پرسانم کرد دەنگم وەزیری نەوت نەدا بەو پەڕی وردەکاریەوە بەو پەڕی وردەکاریە کەوت بە بەرامبەر وەستانی ئەم فۆرمە لە حکومڕانی و لە دوای ئەو کۆبوونەوەی ئاخیر کۆبوونەوەی جوات کە ئەم قسانەم تیا کرد و هاتمە دەرەوە من نەبەشداری هیچ کۆبوونەوەیەکم کردو نە هیچ ڕەبتێکم بە قەراراتیان بەڵام ئێستا شەڵێم ئەو دوو سێ قەراراتانەی کە هەیە بدرێت گۆڕان ئەتوانرێت بەڵام بە باوەڕەوە نەک بە تەکتیک گۆڕان ئەتوانرێت ببێتە جێی ئومێدی خەڵک ئەگەر منی تیا بنیاتێ ئەگەر منی تیا بنیاتێ بەڵێ سەبارەت بە کۆمەڵێک کادری زۆر باشی هەیە کۆمەڵێک خەڵکی زۆر زۆر باشی هەیە قیادەیەکی جددی وردی ئازای چاکی هەبێت من دڵنیام ئەتوانێت لەسەر ئاستی کوردستانە بە فشارەکانی گۆڕانکاری بەڵێ کاک عەلی سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ ئەم خولە خۆتان کاندی دەکەنەوە وەڵای جارێت یەکەم من پێم وانێ هەڵبژاردن بکرێت لە ئەگەری کردنی هەڵبژاردنە پەرلەمانی کوردستان من وەکو خۆم پەرلەمانتاری بە وەزیفەیە کە زانم تا و کاتێک تا ئێستا هیچ قەرارێکم نییە بڵم خۆمکان دەکەمەوە و ناشزانین دۆخی کوردستان چی لە ئەگەر جەبهەیە دروست بوو جەبهەیەکی ڕادیکاڵی جددی بۆ وەستانەوە بەرامبەر ئەم فۆرمە چەوتەی لە حکومڕانی ئەو برادرانی کە بە قەناعەتەوە نەک بە تەکتیک دیسانەوە
لەکوێ ئیشیان بە من بێ من هاوکاریانە بوو لەگەڵ لەکوێ ئیشیان بە من بێت من هاوکارە بوو لەگەڵ یان بەڵام ئێستا بڵێم قەرارمان داوە لیستمان هەبێ و حزبمان هەبێوانە هیچ قەرارێکی وان کاک علی باز لەواکرێت لە دروستبوونی هێزی نوێ لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ئەچنە پاڵ هێزێکی دیکە جگە لە بزوتنەوەی گۆڕان ئایامەتان چەند ڕاستە زۆر قسەکرێت تاسە هیچی ڕاست نیە ڕۆژێڵێن حزب دروستەکرێ ڕۆژێڵەیە چنە پاڵ خەڵک ئێمە ناچینە پاڵ هیچ کەسێک و بە هیچ شینێکمان نییە بەڵام ئێمەی تیابینیاتیان دەبین پێمان وایە دروست ئەوەیە جەبهەیەک لە خەڵکی خاوەن مەبدە و باوەڕ دروست ببێت بۆ پەرلەمانی کوردستان ببێ بە بەرز هەڵستکارێکی ئەم دەسەڵاتە هیوادارم گۆڕان بەشەی گەورەی ئەم جەبهە بەڵام بۆ ئەوەی بێ بە بەشەی گەورەی ئەم جەبهە ئەبێ ئەو قەراراتانمدا کە باسم کۆتایی بە هەموو ئیتفاقی لەگەڵ یەکێتی پارتیا بهێنێ و ئەو دۆخی کۆمپانیای وشە و گردەکە و گۆڕان هەموو ئەمانە ڕێکخرێتەوە تەمان وردەکاری زۆرە هیوادارم گۆڕان بێ بەشێ و لە وردەکاریەوەدا ئەو کاتە من ئەبمە جوندی ئەو جەبهە سپاس بۆ بەڕێز علی حەمەساڵح کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان سپاس بۆ علی حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە گفتوگوی ئەم شەوا لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوو کاتێکی باش